ئەمڕۆ بەمبەستی پیرۆزبایی بەستنی کۆنگرەی برایانی کۆمەڵی دادگەری کوردستان سەردانی ئەو بەڕێزانەمان کرد بۆ لە نزیکەوە گەیاندنی پیرۆزبایی یەکێتی نیشتیمانی کوردستان بە برایانی کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێی ئەوانیشەوە بۆ جەنابی سەرۆکی کۆمەڵەکە جەنابی مامۆستا عەلی باپیر و هیوامان خواست وەکو چۆن لە ڕابردوودا وەکو دوو هێزی سیاسی هەمیشە لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لەسەر داکۆکیکردن لە مافەکانی خەڵک هەمیشە هاوکار و پشتیوان و پێکەوە کارمان کردووە لە داهاتوویش لە دوای بەستنی ئەم کۆنگرەیەوە ئەوە بەگیانێکی برایانە و تەبایی لە هەموو کاتێک زیاتر ئەمڕۆ ئێمە میلەتەکەمان پێویستی بە هاوکاری نێوان لایەنە سیاسیەکان هەیە کە بەداخەوە میلەتەکەمان لە قەیرانێکی سەختی ئابووری و سیاسی ئاژی هیوادارین لەگەڵ برایانی کۆمەڵی دادگەری کوردستان وەکو هەمیشە بەردەوام بین لەسەر برایەتی و تەبایی نێوانمانەوە پێکەوە کارکردنمان و جارێکی تر هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازین و هیوادارین بەردەوام بن لە کارەکانیان بۆ خزمەتکردنی کۆمەلگا و پێکەوە چیمان پێکرێ لەسەر ئاستی کوردستان بۆ زیاتر خزمەتکردنی خەڵک و ئێمەش لە گەرمیانە بە تایبەتی وەکو دوو هێزی سیاسی سەرەکی هیوادارین هەمیشە هاوکار و پشتیوان بین بۆ ئەوەی زیاتر خزمەت بە خەڵکی گەرمیان و گەرمیانیەکان بکەین و جارێکی تر پیرۆزبایان لە یەکەین هیوادارین سەرکەوتوو بن. ئێمە ئەمڕۆ پێشوازیمان کرد لە بەڕێز مامۆستا پۆڵا لەگەڵ وەفدی یاوەری بەمبەستی هاتبوون بەمبەستی پیرۆزباییکردنی و سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. سوپاسیانەکەین و هیوادارین لە داهاتووە بتوانین وەکو دوو هێزی ناوچەکە پەیوەندیمان پتەوتر بکەین و گۆڕانکاری گەورە لە ئاستی پەیوەندیەکان و هەماهەنگی و تەبایی بکەین و هەموو ئەمانە بۆ خزمەتکردنی خەڵکی دەفەرەکە و خەڵکی کوردستان بەگشتی. زۆر سپاسی هاتنیانەکەین دەستخۆشیان لێکەین ئینشاڵڵا بە هیوای پرەودان بە پەیوەندیەکانمان بۆ ئەوەی کەوا خزمەتی زیاتر بە خەڵکی کوردستان بکەین ئینشاڵڵا.